سەرقەڵی پاکردنەوەی پاشماوەی خۆڵ و خاشاکی فرێدراوی سەیرانکەران و گەشتیارانن. ئەم دیمەنە بەهاریەی کە ڕۆژانی پێشوو سەرنجی گەشتیارانی بەلایخۆیدا ڕاکێشا بوو دوای تەنها یەک ڕۆژ و بەسەربردنی کاتێکی خۆشی سەردانیکارانی بەم شێوەیە جێڵدراوە. مام عەلی دوودێیە کاری پاکردنەوەی ژینگەی ئەم ناوچەیە دەکات. داوا لە وڵاتیان و گەشتیاران دەکات خۆڵ و خاشاکەکانیان فرێنەدەنە سەر زەویەکە و پاشماوەکانیان بخەنەنەو ئەو سەرلەی خۆڵانەی کە بۆیان دانراوە. لەم کاتە وای لێ و دایمە پیسە و لە کاتی بەهارە نزیک بووینەوە دێ دایمە پیسە پاکی هەڵناگرێ. ئەرە وەڵڵا داواکەم لە هاوڵاتیان ڕێزی ئێمە بگرن و ڕێزی خۆشیان بگرن و کە ئەژنگە پیس نەبێ و بیکەنە سەبەتەی خۆڵەکان و یارمەتی ئێمەش بن. لە زۆرینەی شوێنەکانی ئەم ناوچەیە سەرلەی خۆڵ بۆ کۆکردنەوەی پاشماوەی سەیرانیکەرەکان و گەشتیاران دانراوە. هەرچەندە لە ڕابردوودا بەشێکی زۆری هاوڵاتیان گلەی و گازندەیان لەوە بوو کە لە ناوچە گەشتیاریەکان و ئەو شوێنانەی کە هاوڵاتیان و گەشتیاران بە مەبەستی سەیرانکردن ڕوونیان تێ دەکەن سەرلەی خۆڵ دانانرێت. بەڵام ئێستا لەگەڵ دانانیشی بەشێک لە هاوڵاتیان نەیانتوانێت سوودی لێوە بگرن و بەشێکی زۆری خۆڵەکان بە ناوچەکاندا بڵاو بوونەتەوە. شارەوانی سلێمانی هەر لەگەڵ نزیکبوونەوەی وەرزی بەهاردا ژمارەی تیمەکانی پاکردنەوە زیاد دەکات و بە چەند ڕێگایەک بۆ شەری فرێنەدانی خۆڵ و خاشاک بە هاوڵاتیان دەدات تا ئەو دیاردەیە بەرەو نەمان بچێت. وەکو بەشی خزمەتگوزاری حاوی خۆڵمان لەوێدا ناوە بەرنامەی وشارکردنەوەمان دەست پێ کردووە تیمان تەشکیل کردووە لە هەموو بۆنە ئاینەکان و غێرە ئاینەکان تیمەکانمە سەرداری ناوچە گەشتیارەکانەکەن بە جۆرەی توانە ئێمە سەردانی ئەو هاوڵاتیە گەشتیارە خۆشەویستانەکەین و شیاریانەکەینەوە کە ئەم ژینگەیە بۆ ئەوانە ئەو ناوچە گەشتیاریانە مڵکی ئەوانە مڵکی هیچ کەسێک نییە. بەپێی ئامارەکان لە ڕۆژانی یاساییدا 900 تۆن خۆڵ و خاشاک لە شاری سلێمانیدا کۆ دەکرێتەوە بەڵام لەگەڵ نزیکبوونەوەی وەرزی بەهار و سەیران و بۆنەکاندا بڕاکە بۆ 1000 تۆن بەرز دەبێتەوە. بۆیە لە نەپەیوەندیدارەکان بەردەوام بەڕێگا جۆرە جۆرەکان هۆشیاری فرێنەدانی زبڵ و خاشاکەکان بە هاوڵاتیان دەدەن. بڕوابادین کورساد نیوس سلێمانی.